چۆن چەکی نەوەوی بۆ کوشتنی مرۆڤ بەکارێت بیرکەیتەوە بۆ ئاوەدانی زەوی بەکاری بێنی. ئەمە ئیشی ئێمەی مسلمانە، چکە ئێمە بەشە عەدالەتەکە بێ وەرگرین. ڕاستە لە سیناعی ئەسکەریا ئێمە وەکو حەضارەت ئەبێ ئەو کارەمان جێبەجێ کردبێ تەواو کردبێ، بەڵام کەی ئێمە هاتین بیرمان لە قەضایای گەورەی ئاوا کردەوە بۆ هەستانەوەی ئوممەت، اینجا خاوەنی عەقڵی گەورەین. کەی هاتین بیرمان لە فلانە شەخص ئایا گومڕایە گومڕان نییە، فلانە شەخص ئایا عەقڵێتی چۆنە، ئایا فلان کەس غەڵەتێکە یا غەڵەت ناکە. تەسەوورەکەن زەمانانێکی زۆر خلافی ئەم ئومەتە لەسەر ئەوە بووە فلانە زانە غەڵەت ئەکا یا نایکە. ئەمە عەقڵی بچووکە لە ئەشخاصا ون بووە. یان دیقەت بدەن لە شەبابی ئەمڕۆ بەگشتی، شێوازی جلوبەرگمان، شێوازی قژمان، شێوازی بیرکردنەوەمان لە ئاستی ئەشخاصی بچووکایە. هەر کەسێک بە کۆمەڵە شەخص متەئەسیرە. ئەمە هەمووی ئەکاتە ئەو جەنگەی کە لەگەڵمان نەکراوە بە خۆمان نەزانیوە. تخوا معقولە ئینسان بەم گەورێتەیە ئەشیا بیبا بەڕێوە، ئەم ئەشیا نەبا بەڕێوە. تەلەڤیزیۆن تەوەجوهی منکە، ئیعلامێکی گەندەڵ و درۆزن من بجوڵێنێ، من نەتوانم ڕاگەیاندن بجوڵێنم. کۆمەڵە تۆڕی کۆمەڵایەتی فکری من بجوڵێنێ، من نەتوانم تۆڕی کۆمەڵایەتی بجوڵێنم.